بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێت. لە درێژەی چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئۆفیسی هەولێر هەڵدەستێت بە دابەشکردنی هاوکاری بەسەر نەخۆشانی گورچیلە. ئەو نەخۆشانی کە لەو هۆڵە ئامادەن هەفتە نەخۆشی گورچیلەن کەوە هەفتانە غەسلیان بۆ دەکرێت و هەروەها لە نەخۆشی و لە نەهامەتیەکدان پێویستیان بە هاوکاری هەیە. بۆیە بە بڕی 14 ملیۆن دینار هاوکاری ئەو نەخۆشانە دەکرێت کەوا بۆ هەر نەخۆشێک بڕی 200,000 دینار دیاری کراوە. لەو بەرنامەیە لەگەڵمان بن بۆ چۆنیەتی دابەشکردنی ئەو هاوکاریە بەسەر نەخۆشانی گورچیلە. ئەم لە 2015 عملیاتیان لە بۆ من کردیا. ان شاء الله بەرەکەتیان دایەتێ خۆمارم زۆر دەبی لە هەجوو بەردارێن لە بۆ من ناکرد عملیاتیان لە بۆ من کرد خوا خێرا بنووسی کلی زارا کردیا ئیش پێ ناکرێ و برین زاری کلی ئیش پێ ناکرێت نقصان دەبی ان شاء الله بەردەوام دەبی لەسەریا. سپاستان دەکەم. والله لە 2018 من خەزەکردی دەکەم حتا ئەوڕۆ سێ شەمان و شەمان و دەچمە خەستەخانەی الحال و دەست پێ الحال هەفتەی 2 ڕۆژ غەسل ئارێ والله علاج و داو دەرمانەکان چەند والله حەمان هیچ کردیە خوابیان پارێز لە خواری گەورەی خۆرخوا ئەوەی دوعاکەیان لێ كليوم قوريا الحمد لله ربي خوا خير خير خازن بنوسي خوا يارمتيان دايما ربي خاصة دكان بدأت خوايا أري والله هنديان لي راضي ما خو بيغمبر لي عن راضي بي خوايا بقوري خود خوايا يا ربي خوايا صوت هنديان بدأت بقوري خود خوايا يا ربي خوايا قورا وخاطري أمان كسان بيحمد سنواتي أنا كدي خادس يوم بعمري وبقري خوايا أملا كان شرادي لقزا خبات وياك زور ناخوش حفتي سي روجدي ياك شم سيشم بيشم والله ليلة لا الجمهورية يعني حفتي سي روج براسي ونخوشانا كدين غسل ده كان تيك دس القلبان تيك دسي يعني أوانية ويان برزني بلي ملاحيان وهانية خواردنيا كما يعني كنسغسي زارو 6 ساعات كتوانا كان عنده ساعات ونيو 2 ساعات ونيو غسل دكا 6 كيلو آويش قلبي دلبي والله دەست خۆشیانێ دەکەم ئینشاڵڵا نمونیان هەر زۆر بی و داوەردە خوای دەکەین خوددا پاداریان کە و سەرکەوتیان کە ئینشاڵڵا دەبست. بەنای خوای گەورە میهرەبان لە درێژەی کار و پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە تەواوی کوردستان و لە نێو مانجی ڕەمەزانی پیرۆزدا سوپاس بە خوای گەورە ئێمە ئەمڕۆ وەکو ئۆفیسی هەولێر توانیمان هەفتە نەخۆشی غەسلی گورچیلە لە ڕێی خێرخوازانەوە هاوکاری بکەین بە بڕی 14 ملیۆن دینار بۆ هەر خێزانێک ئێمە 200,000 دینارمان ئەمڕۆ بەسەریاندا دابەش کرد و کۆمەڵێک پرۆژە ماون لە دەستگای خێرخوازی بەخشین لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چاوەڕوانی هاوکاریەکانی خێرخوازانین بۆی بتوانین بە سەدان و هەزاران خەڵکی نەخۆشی ئەلەم شێوەیە و هەژاران و کرێچیان و بێباوکان بتوانین هاوکاری بکەین.
بەڵێ بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین ئەوەی بینیتان دابەشکردنی بڕی 14 ملیۆن دینار بوو بەسەر 7 کەس لە نەخۆشانی گورچیلا کەوا لە شاری هەولێر ڕۆژانە و هەفتانە غەسلی گورچیلەیان بۆ دەکرێت و کەسانێک بوون کەوا شایستەی ئەوە بوون هاوکاری بکرێن بۆیە بەڕاستی دوعاکانتان بیست و دەستی نزایان بەرز کردبەوە بۆ بارەگای ڕەب العالەمین بۆ ئێوەی خواپێدا و دەوڵەمەند و ئێوەش چەند و زیاتریش بێنە پێش بۆ ئەوەی هاوکاری کەسانی کەم دەرامەت و نەخۆش و خەڵکانی مستحق بکەن ئەوەندە دڵی ئەو کەسانە زیاتر و زۆرتر خۆش دەبێت بۆیە بەخشین بەردەوامە تاوەکو ئێوەی بەڕێز بەردەوام بن بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ